بیرکاری پۆلی هەفتەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان لاپەڕە 115. گەیشتمە پرسیاری 47. هەڵا لەکوێدایە؟ خوێندکارێک نووسی ئەگەر ژمارەیەکی تەواو دابەشی ژمارەیەکی تر کە جیاواز بێت لە نیشانە بکەم، کەواتە ئەمە یەکسەر لێرە ژمارەیەکی تەواو دەینم بۆ وێنە 6 دابەشی ژمارەشکەی دەکەم کە جیاواز بی لە نیشانەواتە کەم 2 ئەو ئەنجامەی دەستم دەکەوێ نیشانەکەی وەک نیشانەی ئەو ژمارە دەبێ کە گەورەترین بەهای ڕووتی هەیە. هەڵی ئەو خوێندکارە لەکوێدایە؟ ئەمن لێرە با بەخۆم ئەو ئەنجامی دابەشکردنەکە ببینمەوە، ڕێسایەکە چییە لە کاتی دابەش و لە کاتی لێکدان. ئەگەرە من یەک دانە کەمی ببینم، یەک نێگەتیوی ببینم، ناچارم لە ئەنجامەکەش نێگەتیڤەچی دانێم هەتا ببیتە 2 دانە و 6 دابەشی 2 بکەم یەکسان دەبی بە 3. کەواتە ئەو ئەنجامەی دەستم دەکەوێ نیشانەکەی وەک نیشانەی ئەو ژمارە دەبێت کە گەورەترین بەهای ڕووتی هەیە، کەواتە نیشانەکەی وەکو نیشانەی 6 نەبوو. ئەو ڕێسایی کە ئەو خوێندکارە باسی دەکا ئەوە تەنیا لە کاتی ئەژمێرکردن و کورتکردنەوەی ڕادەکانە کە هێمای کەم یان کۆیان لە پێشە، نەک لە کاتی دابەش، نەک لە کاتی لێکدان. کاتە ئەو ڕێسایە هەڵەیە ئەوە تەنیا بۆ وێنە ئەگەرە من کەم 6 هەبا کۆدوی بکەم ئەنجامەکە دەبیتە کەم 4. ئەوە ڕاستە چونکە ئەنجامەکەی، بەڵام ئەوەش ڕاست نییە. باوە ڕاستە، بەڵام ئەو لێرە لە کاتی دابەش باسی کردیە، لێرە لە کاتی کۆکەمە دابەش نابی، هەمان ڕێسای نییە. ئێستا ڕەنگە لەو کاتیش هەر بەکەلک نەهات بە نازانم، ئەوەی ڕاستیوی ئەمن نازانم هەڵەکە لەکوێ. هەڵەکە لەوەیە ئەگەر دابەشکەم ئەوە دیارە، یەک کەمم هەبوو کەمەشکە دادنێم، دووم هەبوو هیچ دانانێم، ئەوە لێکدانی شەروایە. زۆریشم باسی ئەو ڕێسایی کردیە لەوانەکانی ڕابردوش. پرسیاری 48 پێی ناوێ ئەمن ڕوون بکەمەوە، زۆرم ڕوون کردیتەوە، بەڵام پرسیاری 49 زۆر پرسیارەکی باشە، گرنگە، دەمەوێ ئێستا باسی کەم. 2 بڕم هەیە، ئەوە 1 بڕ، ئەوەش بڕەکەی دی. ئێستا بەراورد لە نێوان ئەو 2 بڕی دەکەم هەتا بەراورد بکەم، بێگومان ئەمن دەبی کورتکردنەوە ئاسانکاری بکەم، ئەو بڕانە ئاسانکەم. لێرە سیر دەکەم هەموو هێمایەکانی هەیتم لە مابەینێ هەمویان لێکدانە، هەمووی لێکدانە. ڕاستە ئێرە کەمە، بەڵام ئەوەش لێکدانە لەگەڵ کەم 2. ئێستا ئەمن دەژمێرم چەند کەمم هەیە، 1 دانە، 2 دانە، 3 دانە، چونکە ژمارەکە تاکە 3 تاکە، کەواتە ناچارم هەر دەبی کەمەچیشم هەبی لە ئەنجامی لێکدانەکە. ئەو یەکسەر زانیم کەمم هەیە، ئەو جە پاشان لێک دەدەم 2 جاران 1 2، 2 جاران 4 8، 8 جاران 2 8 جاران 2 16، 16 جاران 3، یانە گەرەوها بکەم ئاسانترە، 3 جاران 2 6، لێرەش 8، ئەوە کردێت 48، 6 جاران 8 48. ئەوە ئێستا زانیم ئەو بڕا یەک ڕادەبوو کردێت 48. ئەدی ئێرە دەکاتە چەند؟ ئێرە بە پێچەوانە کۆ لە مابەینێ زۆر ڕادەم هەیە لێرە، 1 ڕادە، 2 ڕادە، 3 و 4 5 ڕادەم هەیە، دەبی ئەمن چاچیان کەم، سادەیان کەم. پێش هەموو شتێک دەست پێ دەکەم، لێرە تەمەشا دەکەم
تەمەشای تەنیا 2 دانەی دەکەم کەم 1 و کەم 2 هەیە واتە 2 ژمارەم هەیە کو کۆیان کەمەوە کو ئەژمێریان کەم کەم 1 و کەم 2 هەردووچان نێگەتیڤن کەواتە ژمارەکان کۆ دەکرێنەوە کە ژمارە هێمای نێگەتیڤیش دادەنرێ ئەو دووە تەواو بوو. ئێستا ئەگەر ئەو دووەش بە یەکەوە چاکەم هەتا ئەنجامەکەی لێرەدانم کۆ چارەکە چونکە کۆیە و کەم 25 واتە دوو ژمارەکان لێ دەرکردنە هێمای ژمارە گەورەکەش دادەنرێت کە کەمە 25 چاری لێ بڕوە یەکسانە بە 21 ئەوەش تەواو بوو ئەو دووە. ئێستا لێرە کەم دەم هەیە کەم دەیەکەی دادەنێ ئێستا کەم 3 کەم 21 کەم 10 سێ ژمارەیە هەر سێچان نێگەتیڤە زۆر ئاسانە کە ئەمە یەکسەر دەزانم ئەنجامەکە نێگەتیڤە بەڵام ژمارەکان کۆ دەکرێنەوە. 3 کۆی بکەمەوە لەگەڵ 21 دەبیتە 24 24ش کۆ بکەمەوە لەگەڵدا دەبیتە 34 ئەوجە کامە گەورەترە ئێستا کەم 34 یان کەم 48 بێگومان کەم 34 گەورەترە لە کەم 48 کەواتە لە مابەینیان چ هێمایەکی دانێم کەم 48 بچووکترە لە کەم 34 ئەگەر لە تەنیشتێکیان ئەوها بنووسم کەم 48 گچکەترە لە کەم 34 یان نێگەتیڤ 34 ئەوها ئێستا تەواو بووم لە بەرەنگاریش هەر بڕێکی جەبری سادە بکە لێرە ئەمن هەتا سادە بکەم دەبی ڕادەکان لە یەک بچن واتە هەمان پیت هەمان توان کەواتە 6 پیتی س 4 پیتی س دوو ڕادەنە بە یەک دەچن یەکیان پۆزیتیڤە یەکیان نێگەتیڤە ئەنجامەکەیان دەبیتە 2 لێدەرکردنە 2 پیتی س ئەوجە کۆ 2 ئەو پیتە هیچ ڕادە چیوەچیوی لە تەنیشت دەنووسێت 2 پیتەکە و تەواو دەبێت هەر ئەوەندە. پرسیاری 51 ڕادەکانی بە یەک دەچی 3 س توان 2 پۆزیتیڤە لێرەش کەم 1 س توان 2 لێدەرکردنە 3 یەکی لێ بڕوە دەمێنێتەوە 2 س توان 2 هێمایەکەش پۆزیتیڤە پاشان لێرە 5 کۆ 3 س کۆکردنەوەیە کۆ 8 پیتی س تەواو. 52 ڕادەکانی پێک دەچن 6 د توان 2 پۆزیتیڤە کۆ 2 د توان 2 ئەویش پۆزیتیڤە کەواتە ڕادەکان کۆ دەکرێنەوە ئەگەر بمەوێ هێمای پۆزیتیڤ دەنووسم بەڵام چونکە یەکەم نانووسم 8 د توان 2 ئێستا کۆ 2 کەم 2 لێدەرکردنە و چونکە سفرە پێی ناوێ هیچ بنووسم پێی ناوێ بنووسم کۆ سفر یان کەم سفر هیچ نانووسم ئەو دوو ژمارە دەڕۆن. پرسیاری 53 ڕادەکانی پێک دەچن ئەو دوو ڕادەیە کەم 3 ئەو پیتە توان 2 و کۆ 1 ئەو پیتە توان 2 لێدەرکردنە و هێمای ژمارە گەورەکەش دادەنێم واتە دەبیتە کەم 2 پیتەکە توان 2 بەڵام لێرەش ئەوەش هەر بنووسمەوە چونکە بەتەنەیە یەکسەر دەینووسمەوە بەتەنەیە ئەو پیتە کەم 2 ئەو پیتە توان 2 ئەو های لێدێ. ئێستا پرسیاری 54 ڕادەکانی پێک دەچن س توان 2 پۆزیتیڤە لێرەش س توان 2 نێگەتیڤە کاتە کەم کۆ 1 س توان 2 کەم 1 س توان 2 لەگەڵ یەک دەڕۆن هیچ نامینێتەوە ئەوانە ڕۆیشتن ئەو دوو ڕادەیە مایەوە هیچیان بە هیچ ناچن وەکو خۆی دەیانووسمەوە 2 ئەو پیتە کۆ 6. پرسیاری 55 ڕادەکانی پێک دەچن 4
دەتواندوو پۆزیتیڤە، لێرەش 2 دەتواندوو ئەویش پۆزیتیڤە، کەواتە کۆیان دەکەمەوە دەبیتە کۆ 6 دەتواندوو. بەڵام لێرەش کەم 6 دەتواندووم هەیە، کەواتە لەگەڵ یەک هەمویان دەڕۆن هەرسێکیان، کەواتە ئەوانە ڕۆیشتن تەنیا دەمێنێتەوە 9 پیتی د. ئێستا ئەو پرسیارانە هەردووچیان زۆر ئاسانن، نازانم کو ئەو پرسیارانە پرسیاری تاقیکردنەوەی پۆلی 7 ئەوەی ڕاستیوی زۆر ئاسانە. ئەو جا لەوەش سەیرتر هەڵبژاردەشیان دانایە. هەموو کەس دەزانی ئەگەر 4م کۆ کردەوە لەگەڵ 16 دەبیتە 20، یەکسان دەبی بە 20، کەواتە پیتی یەکسانە بە 16. ئەوە هیچ لێرەش هەموو کەس دەزانی ئەگەرە من 7م لێکدا لەگەڵ 3 دەبی بە یەکسان دەبی بە 21، کەواتە ئەو دوو پرسیارانە ئەوەی ڕاستیبی زۆر ئاسانە، پێویستی نەدەکرد ئەو پرسیارە ئاسانانە هەڵبژاردە هەبا، دەبوایە هەڵبژاردە بۆ وێنە لۆ ئەو پرسیارەی هەبوایە، ئەوە ئاسانتر بوویان لۆ ئەو پرسیارەی هەبوایە ئەوها باشتر بوو. هەموو پرسیارەکانی دی لەو پرسیارانەی خوارێ زەحمەتتر، کەواتە زۆر ئاسان بوو ئەو وانەیە. زۆر هاتمە کۆتایی لاپەڕا 115 و لێرەش ئەگەر تەمەشاکەم ڕەنگە تۆزێک بخینمەوە تێبینی ئەو ژمارە تەواوانەی نیشانەی کەمیان هەیە ناویان لێ دەنێن ژمارە نێگەتیڤەکان یان سالبەکان بۆ وەسفکردنی بارودۆخی ژیانی ڕۆژانە. واتە ئەگەر زیان بکەم ناوی لێ دەنێم ژمارەکەم دەبیتە نێگەتیڤ، یان ئەگەر پلەی گەرمی لە بن یان لە ژێر 0 بوو پلەکە دەبیتە نێگەتیڤ، یان نزم بوون لە ئاستی دەریا پلەکە دەبیتە نێگەتیڤ. پاشان نووسرایە ئایا باری دیکە هەیە، بارودۆخی دی هەیە کە ژمارەکان ببنە نێگەتیڤ؟ بەڵێ، بارودۆخ یەکجار زۆرە لە ژیانی ڕۆژانەمان. ئەمن هەندێکم لێرە نووسیە بۆ وێنە ژێر ئاستی دەریا هەرچەندە نووسرا بوو، وشەی خەرجکردن ژمارەکە نێگەتیڤ دەبی، زەرەر و دۆڕاندن بە فیڕۆدان یان بە فیڕۆچوون لە دەستدان، فرۆشتن ئەگەر باسی پارە بی ئەوە پۆزیتیڤە کە پارەم دێتە دەست، بەڵام ئەگەر باسی کاڵابی کاڵایەکان کەم دەبنەوە. بۆ وێنە ئەگەرە من 2 تەلەڤیزیۆنم فرۆشت 4م هەبوو ئەوە 2کە بە کەمە، کەواتە فرۆشتن بەوەی پێک دێ باسی چ دەکەم، باسی کاڵا یان باسی پارە، تێکشکان یان شکان. ئەگەرە من بەیانیەک ویستم بۆ وێنە 5 هێلکە و ڕوون دروستکەم، یەکەکیان شکا، ئەوە دەمێنێتەوە 5 کەم 1، ئەوە یەکەکە بە کەمە. ڕژان ئەگەر 2 بەرداخ شیر هەبوو یەکەکیان ڕژا یان ڕووخان، لە کاتی خانوو بەرە دەڕووخێ، وەرین، ڕزین، بزربوون، ونبوون، سووتاندن، بۆ وێنە شتێک دەسووتێ نامێنێ ئەوە نێگەتیڤە کە نەمایە، مردن و کوژران، خنکان، ئەو وشە نێگەتیڤانە هەمویان ڕەنگە ئەگەر لە پرسیارەکەم هەبوو ئەم دەبی بزانم ئەوە ژمارەکە نێگەتیڤە یان هێمای کەمی لە پێشە. بە پێچەوانەی ئەو ژمارانە ژمارەکانی دیکە پۆزیتیڤن و هێمای کۆیان لە پێشیانە یان نییە. کەواتە ئەوە بوو لاپەڕا 115 لێرە تەواو بووم، دێمە کۆتایی ئەوانەیە هەتا وانەیەکی نوێ لاپەڕەیەکی نوێ هەر بژی.